وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، ز خون خاک تو آب یاری کنم. که ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری کنم. زنم بوسه بر بیرق و خاک تو، بنازم به شیران بی باک تو. خرامان و قران همه صف شکن، نظر آورن سوی افلاک تو، نظر آورن سوی افلاک تو. وطن عشق من، هموطن جان من. بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی گەلی کوردستان، ئەم کاتەتان باش. ئەمڕۆ هاتمەوە خزمەتتان من ئەنوەر حسێنم بۆ پێشکەشتنی بەرنامەیەکی تایبەت لەسەر دۆخی ڕۆژ ئاوای کوردستان، پاشەوەی کە ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیا لە 9 ئۆکتۆبەر ڕوویدا بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان، تا ڕادەیەکی زۆر شۆکێک دروست بوو لە خودی ڕۆژاوای کوردستان و لە باشووری کوردستان و لە بەشێک لە منتقەکە کە بۆچی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پاشەکشەی کرد لە ڕۆژ ئاوا یا لە باکووری سووریا و پشتی کردە هێزەکانی هەسەدەوەی کە میدیاکانی ئەڵێن هێزە کوردیەکان. و دوجار سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ترامپ چەند لێدوانێکی جیاواز و پرپارادۆکسیدا لە هەمبەر ئەو مەسەلەیە، و بەدوای ئەوە مەزڵوم کۆبانی ڕایگەیان کە ئێمە بۆ پاراستن و جینۆسایدی گەلەکەمان ئامادەین سازش لەگەڵ سووریا و رووسیا بکەین. هەندێک گەڵێن ئەوانە کوردیش لە پشت ئەو ڕێکەوتنەوە هەبووە، مەبەستم سەرکردایەتی کوردە لە باشوور یا با بڵێم سەر کۆماری عێراق، و هەندێکی ژەڵێن ئەوە کۆماری ئیسلامی ئێران لە پشت ئەو ڕێکەوتنەوە هەبووە. بەهەرحاڵ ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕووەدا، وەکو مەزڵوم کۆبانی ئەڵێ بریتە لە جینایەت و جینۆسایدێک بڕێوە لە بەرامبەر خەڵکی کوردستان و گەلانی ئەو منتقەیە. کاک فەرید ئەسەر لە وتارێکە پێشتر ڕایگەیاندە بوو کە ئەوە یەکەم جار نیە ئەمریکا خیانەت لە کوردەکە، کورد بەجێڵێ لە ساڵی 1975 و 1996 و چەند جاری تریش، و ئەمە زۆر دووبارە بووە. ئێمە ئەمڕۆ بۆ قسەکردن لەسەر بارودۆخی ڕۆژاوای کوردستان ئەگەر و پێشاتەکانی کە ڕوویدا یا ڕووەدا قسە و باز دەکەین بە میوانداری سێ بەڕێز کە لێرە میوانن. بەڕێز کاک فەرید ئەسەسەر، ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، و بەڕێز زوبێر ئایدار، ئەندامی کۆنسەی ڕێڤەبەری کۆمانجڤاکێ کوردستان کەچەکە کە لە برۆکسلەوە لەگەڵمانە، و بەڕێز ئیبراهیمی عەلیزادە سکرتێری کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران کە ئەوش لە پاریسەوە لەگەڵمانە. من سپاسی ئامادەبوونتان دەکەم. بەڕێز کاک زوبێر، ئەم کاتت باش گوێ لە دەنگی ئێمەیە؟ زۆر سپاس بەڕێز کاک ئیبراهیم عەلیزادە، ئەم کاتت باش گوێ لە دەنگی منە؟ هەموو کاتێکتان کاک فەرید تۆش بەخێر بی. سپاس خۆش بێت. سپاستانەکەم بۆ ئامادەبوونتان. بەڕێز کاک زوبێر ئایدار، لەبەرەوەی جەنابەت ڕادگەیاند بوو کە کاتت کەمە، با سەرەتا لە جەنابتەوە پرسیارەکان دەست پێ بکەم. ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا بە بۆچوونی جەنابتان چاوەڕوان کراو بوو، و بۆچی ئەمریکا هێزەکانی کشاندەوە و ڕێگای خۆش کرد بۆ سوپای تورکیا ئۆپراسیۆن ئەنجامدا، چەنەوە چاوەڕوان کراو بوو و ئێستا ڕەوشەکە چۆن ئەبینن لە ڕۆژاوای کوردستان؟ بله، راستی هەلوەستە ئەمریکا زۆر کەس بەرهێوی نەبوون لێ ئەگەرم تاریخا پەیوەندی کوردا و ئەمریکیا بنێرن لازمەش بوومە زۆر سورپریزی نەبە. ساڵێن ئەوەژی دیار کرد، یعنی ساڵێن 75 و پشتی وێ، یعنی ئەمریکیا چا کرداره، یعنی سوز دزن و پاش سوزا خواهد قلبن. ئەوە نەتەنێش بۆ کردایە ئەف دەولەتێن هەنێ هەموو جی وی ڕەنگیدە مەسەڵا پەیوەندیە دەل سەر بەرژەوەندی خۆی هەرێمی و سەر بەرژەوەندی خۆی جیهانی وی ڕەنگی بریارە دەگرن و گۆڕاوێ
يعني اخلاق دیوان اخلاق نخبتن و جاره جی يعني کسی که کو وکی ترامپ کو راستی تشتی عجیب بیجه يعني في آوایی پیشی هنگی هفتن خواه کرنه گل ترکا کرنه جهده کرنه و گوراوی بریار ساندنه و به وی رنگی ریدان دولت ترکیه که به ایریش که ام وکی کرد لازمش و درسه که جوا همویا درس بگیرن يعني هم بواجوه هفتو پنجا هم پشتیوه سالن پشتیوه هم دما رفراندوم هم نها هم دما پیش لازم هم و درس جه بگیرن گورا و ام خواه بکن هیست ام خواه یکی تیا خانه خواهد چکن بکن هیست گورا و متف بگیرن نها روجاوه کردستان دولت ترکیه کتیه ایریشه همو دست کفتین کرداد که يعني کسی که الوی داره ده نکارو بیجد تنی هیزه که هدفه اساس همو دستکفتین کرده هدف دولت ترکیه نه ما بریا 2 سالا ویده مهنه دید که چا مثلا رفراندوم ده هفکاری ترکیه و ایران و عراق در کت پیش چه ایزی سرگل مدانین همان تشتنها روجاوا روی داده دولت ترکیه سرکشی دجمناتی کردات که و به همی رنگیجی اتفاق دیجی کردات چه که دخوازه همو دستکفت کردا لجهان لکری هیا تک ببه سر دجمناتی کردا هاتی آوا کرنه سیستم دخوازه خوابی رنگی بده جیان کرن این حال روجاوه کردستان ام صحای قاس تعقیب دکن سیم تعقیب دکن سر عرضه شرکی دجوار هیا راستی به هزین یه پجی و قصده یعنی هزین کردستانی برخوادانه که پر معظم بکن اما هزه که پر شوا قواتر دهان قطع به هزه هوایی و همو تکنیکانو و ایریشتی که لبرویجی دیسا برخوادانه که پر معظم هیا و گل سر پیایه و بوی آوایی و بریارن حتی داویجی همی آوایی برخواه بدن اما یعنی هم الآل ریبریا روجاوا و هم آل رخستان کردستان ده و هم آل مده بریار همی اوکو به همی شوی الهمبر و هویتیه هم برخواه بدن و سر دجمن ده بچن یعنی روشکی وی رنگیه بریار آمه جبو وی بریاره جی طب اکیبی یعنی ممکنه ها امریکا لوی داره دردکوه دچه کرد مجبورن شخارا لیگرین ده بگرهن دوستا بگرهن آلیکاریه بخوازن هر کسی را بدن بستینن نها پشتی وی روشه پی و هزا سرکه یا جهانی که سوریه ده روسیه اگر روسیا کردارا باخوه روسیا هنکی رو ریبارا نشان بده کرد نکارن ویتشتی رد بکن برای قاسیل سر پیشنیارا روسا و هفکاریا و هفدیتن اکیل ناورا رژیم و هزین قصده ده چه بود نها هفدیتن اکی عسکریه و هفهاتن اکی عسکریه گروه اگر سوزا خواپک بینون بو پاراستنا سنورا یعنی روسیا جی خط سحا هوایی بگیره گوراویل و حرم الهمبر و ایریشا وحشتانه را وستین تا مسئله سیاسی پشتیوی گلکی مهمه دستورا سوری ده و چو گوهارتن چه بین گوراوی گلکی مهمه یعنی او مسئله ایرو ایریش ترکاجی را وستین مسئله روجاوی کردستان دیسا هر روجاوی ده ام وکی کرد لازمه خواه خورتر بکن که بکار بن وقت صبحی رژیم را بو مسئله دستوری و سیاسی و تشتی ده ها تر رونشتاندن وی وارید دست ما خورت به ده ها دجمن ما ایریشه که پر مازن بکن لی روشا ایرو اوکو او هزلوه ده بپاراستن یعنی وظیفه ما همیه او ریوبری او هزلوه ده بپاراستن ایریشکاریا دولت ترکیه بیش کناندن به راوستاندن بیش کناندن همی اوه یعنی وظیفه ایرو یا سرکه اوه و ام همی پشتوانیا و هزین کل نحالوه ده برخواه دادن و ریبریا روجاوا یعنی
ایرو اول لازمه سرانسر کردستان همو پارتی و ریخستن و کس و هر کس پشکریا روشک و روجاوه پشکریا ریوبریه که یعنی امکان من نتنه آقافتم بن ام همه رنگی به هزا خواه عسکری، هزا خواه سیاسی، هزا خواه جواکی، هزا خواه ریخستنی، هزا خواه دیپلوماتیک ام همی دانن پشوا که ام بکاربن و ایریشه بشکنن ام وکی کما جواکن کردستان یعنی بریار مجی اوه ام همی شیوی ریوبریا روجاوا دستک بکنن پشوا بن به عسکری، به سیاسی، به دیپلوماتیک، به گرسایی، به همی رنگی ام وی آوای پشکری دکن و امی بکنجی و چال هم بر شر داعش مره ام به همین رنگی ناو دبون امی وی دردجی وی رنگی هم بر شر هم بر دولت ترکیه چت ملما امی بکن و در وی کردستان جی در واجی هزا کردی ام تخن حرکت دوست کردان تخن حرکت هم آل گرسایی ده خواه پیشاندان هر جهود اوری دوستین خواه هر کسی بخن حرکت که دنیا سروی مسئله راوسته که ایرو همجی خیزا خواه دیپلوماتیک بخن حرکت لوبی و هر کسی نها ما خستی حرکت ده جی ام کار دنه رای گشتی جهان ده نها یعنی کرد به حق تینه ندیتن ایرو مثلا کردی آستا جهان ده اوا ایرو 8 روژه و یکمینه یعنی به نتوین یک بوی جار کل سر کن بو ممکن اوا روژه دیسا کنسه اولکاری کن ببه هر به روژه و جهان در روژه و که یکمینه ام هوا کی باشه بو کرده های رعایا گشتی ده هم لأوروپا هم لأمریکا هم روشلاتا ناوین هم جهده یعنی دنیای ده هم هوا کی باشه وجدانا گلا وجدانا ملتا وجدانا انسانا بخن حرکت ده هم دکارن تاثیر دنیای بکن جبو گل خواه که اوه کنها برنگی دنه اوه کنها برخدان دکن لروجاوا هم کارن قوته که شوارا چکن و دولت ترکیه یعنی چقدر بیجه بلا بیجه حوقاس خورت نینه یعنی نکو او خورتن وی رنگی دکن لی ام نبینه یک اگر ام خواه یکیتیا خواه باشتر پیش بخن ام الهمبر وی باشتر راوسته نمی دولت ترکیه بشکنن طیبتی جی وی داره ده بانگامش ریوبریا باشور رهیه یعنی همو پارتی و ریخستنین باشور وی واری ده راستی لازمه نتنه باقوان نتنه قصه بکن به همی آوائی فیلی پشکریا روجاوا بکن آل عسکری دجی آل سیاسی دجی آل دیپلوماتیک دجی همی رنگی دکن لی تیر اینا که او تیر یعنی ام دخوازن هزی دتر بیتا کرن و احتیاجی هی ام کرد همی بینه به هف را سر وی مسئله هی باشتر نقاشا بکن استراتژیکی می هفته شبه ام گورا وی بکاربن دستکوت خواب بپارزن مدید یعنی دستکوت پارچه یکی دماته هنکی مازن دبه دجمن یکیتیا خواه چیتکن ناف خواه دا یکیتی چیتکن ایریشه مدکن لازمه ام خوشی یکیتی کی خورت ناف خواه دا چیکن و الهمبر با دجمنه حول بدن جبو ما کرده تو چاره کی دنینه ام لازمه الوی حرمه دا ببن هزه کی عسکری مازن هزه کی سیاسی هزه کی دیپلوماتیک هزه کی جواکی بوی آوای ام خواه نکن هز بەرز کاک گەزوبێر هەندێک لە میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان دوێنێ و ئەمڕۆ نووسیویانە ڕایان گەیاندووەکە پارتی کرێکارانی کوردستان ڕۆژئاوای بە دەردی کەرکووک بردووە کە پاش ڕیفراندۆم مەبەست یانێکێتی نیشتیمانی کوردستانە و نووسیویانە کە پارتی کرێکارانی کوردستان یعنی کۆمانجڤاچێ کوردستان کەچەکە هەڵوێستێکی جددیان نییە و لە باکووری کوردستان نە شەڕ ڕوویداوە نە گەریلا حزوری هەیە نە ئۆپراسیۆن کراوە بۆ سەر سوپای تورکیا ئێوە ئەو بۆچوونانەی پارتی دیموکراتی کوردستان چۆن لێگەدەنەوە و حزوری مەسەلەن کە ئێوە داواکەن هێزەکانی باشوور بە فعلی بەشدار بن تەنانەت لە بواری ئەسکەریشە ئێوە پێتان وایە ئێوە پارتی کرێکارانی کوردستان کۆمانجڤاچی کوردستان لە باکوورە بێ چۆن حزوری هەبێ و ڕەخنەی ئێوە چییە لەو ڕاگەیاندانەی کە لەم هەلومەرجەیان نابێ بکرێ نها ڕاگەاندنێکی وی ڕەنگی یەک کەلیمە مودکار بێژە ڕاستی بێئەخلاقیە نها بحرمتی اجوه برخدانا مازن را
بحرمتيش او شهيد داره برزيه يعني تنوي کارم بیجم اگر به ما راگهاندن زیاده تعقیب نکریه او يعني كسكي نكار بإدعاء بك بيجي أو تشتكي يعني كو باشا كيشي كي نها شركي پر مازن هيا برخدانه كي پر مازن هيا كو ماجباكي كردستان لسران سري جهاني هزار روجاوا زيدتر نوا خبات ده يعني باكور كردستان شرحه گریلا نهال هر جهو دوری شر بکه لباکور ده پروبلمی بلکه ریخستن بونه هیا گل نها بلکه وکی تی خواستن هم نکارن در خندر و او نکو ما نخواستیه یعنی نها همو داخویانی حوال ما بنرن کنسیه سروکاتی کجکی بنرن حوال داخویانی حوال جمعه بنرن داخویانی حوال جمال بنرن داخویانی هپگی بنرن هر حواله که ما نها کسی که همول نوا چالکی آدنه همول تیدنه و امی عسکری و سیاسی و دیپلوماتیک همی وی آوائی دجه وی ظلم وی ایریش برخواه بدن لازمه تو کردش ده پروپاندای جدا را اویره نبن آلت او قصد یعنی ویواری ده کس لازمه اعتبار بوا پروپاندا نکن کس نکاره خواه تشتی که خرابین بره کری به وی رنگی پروپانده وی رنگی خواه درخن پاپجیش بوی قاسی ایرو نه اوه که ام نقاش بخن ناف خدا ایرو نه او روژه که ام دجه هف یکتر قصد بکن یعنی او نه او روژه کی واتش داده که خدمتش دجمن آراده که به حرمتیش الهمبر شهید داده کن ایرو روژ اوه هر کس الهمبر ایریشکاریات دولت آتر برخواه بدن به سیاسی به عسکری به دیپلماتیک همین رنگی قوت خواه بکی یک و برخواه بده ویواری ده کی واتش تا دبیجه دکه او به خدمتش دجمن آره دکه راستی لازمه هر کس الهمبر و پروپاندا را واسطه و بوی آوایی هر کس دبینه ام کس هموز 24 ساعت نوا کار دنه چالاکیین اوروپا بنیره گلی مل لکولان آنه هر جهود دوری وی ساعت ایجی نهال بروکسلی بشتی نیف ساعت دلبر پارلمنت و یکیتی اوروپا گرسه که مازن نهال وی داره آنها دست بکرنه راوستان الهمو مرکزین اوروپا حتی امریکا حتی جهان هر دری هم خلقی در سن هولی وی رنگی هم دنگ بلند کن هنه که کس پروپاندا اشاش بکن لازمه ملت مل سرواده بچه و راستی واش باشا کاک زبیر دوائم پرسیارم بو جناب لبروی کاتن نما و امیوانکانیشمان لسر ختن دوائم پرسیارویه که 14 اکتبر با ناوبژیوانی ڕووسەکان ڕێکەوتنێک لە لێوان هەسەدا و حکوومەتی سووریا ئەنجام درا و بنکەی الحمێمیم بەوەی کە ڕێکەوتنێک بکرێ و سوپای سووریا بگەڕێتەوە ئەو ناوچانە ئەو ڕێکەوتنە جەنابتان تا چەند ئاگادارن و چۆن بەڕێواچێ و گوایە لە چەند مانگی ڕابردوو لە دوو مانگی ڕابردوودا پێشەوەی قونسوڵی نوێنەرایەتی قونسوڵی تورکیا لە هەولێر بکوژرێ ئەردۆغان ڕایگەیاندە بوو کە ئەوان ئامادەن گەڕێکی دانوسانەکانیان لەگەڵ پێکەکە دەست پێ بکەن بەڵام کوشتنی ئەو قونسوڵە لە تورکیا پرۆسەکەی تێکدا ئەو زانیاری ڕاستە یان ئێوە ئامادەن بۆ گەڕێکی تری دانوسان لەگەڵ پەکەکە دوای ئەو ئاڵۆزی و کێشە و گرفتانە مثلا کنسول يعني علاقة او بنينا يعني كو اگر تركيا آماده بيا او مروف نه کنسولسه نه دیپلمات بیجی او مروف برپرسی میته بی یعنی کسی که کلوا داره اپراسیون چه کردن هنی که کرده اوی دست خوینا کرده دسته ویده به هنی که کرده ایریشی کنه او مروف کشتنه او جدایه او علاقه و ونینه کسی که بیجه ولی ترکیه نیت بی پروسه که آستی دست بکل وی داره کسی که واحدیه کشتن او بری قاسی چه نبیه او پروپاندا نراسته تشتکی ولی نینه نیتا ترکیه کشتنا کرده ده بیجه از همیا تیک بده یعنی کس به ساعت نکاره تشتکی ده ایزاح بکه یا ده مثلا که روس پشت اوه کی روس هزه کی سرکن الوی هرمه ده یعنی به کردوی هر کسی را بدن بستینن دکارن هر کسی را بدن و پیوندی آجی بکن او مسئله چیه؟ مسئله اوه
gelê Kurd rêveberiya Rojava bin êrişekî de heta niha Amerîka li wê derê bî Amerîka sed soz dane digotin em êwe bernadin niha lê didin diçin hêzekî di cihanî li wê derê dibêjin were em qise bikin Kurdî qise dikin Kurd wê alîkariyê her kesî bixwazin dikarin yekîtiya Ereba jî bixwazin dikarin ji Iraqê jî bixwazin dikarin ji cihê di jî bixwazin her evekî yani eva ew vê saetê ihtiyaciya rêveberiya Rojava bi alîkariyê heye ew alîkarî ji kû ve bê wê bixwazin dixwazin heyîna xwe biparêzin vî warî de kes nikare tiştekî bêje hûn çima dîplomasiyê dikin yani ewa jî karekî dîplomatîk e bazara tê bazara bikî yani tu bin êrişekî deyî bila kes tiştekî di şaş fêm neke rewş ev e niha dîsa vê dibêjim ev saet ne saeta nîqaşên navxweyî ye ev saet ne saeta şirovên cudane ku tu rabî vê derê firsetekî bibînî hêzekî li bin êrişê de ye بحرمتيش شواش هيدا بكي يعني نها اوقات سنه بوي قاسي ازويد بيجم نها بانغا ما ديسا بانغا يكيتيا بانغا بيشخستنا يكيتيا نورمالا كرديه كسكي لازمه تشتكي خراب ترنك كسي كون هال استوديونا كاك فريد سلاف دكم وما مصطفى ابراهيم لي زور سپاس زور سپاس راستی وقتی میتونه اینا خواهم متخواست زور سپاس برنامه در ببینم زور سپاس برای زوبێر ئایدار ئەندامی کۆنسەی ڕێڤەبەری کۆمەڵجڤاکێن کوردستان کەچەکە کە لە برۆکسلەوە لەگەڵمان بوو کاک برایم داوای لێبوو نەکەین کاک فەرید ببورن ئەوە لەبەرەوە ئیلتیزاماتی هەبوو کاک برایم علیزادە بێمە لای جەنابێت ئەمڕۆ ڕاگەیان بەشێ لە ڕاگەیانەکانی ئەمریکا ڕایان گەیاندووە کە ئەفسەرانی ئەمریکا لە ترامپ تووڕەن و گەڵێن گوایە ناپاچیمان لە کورد کردووە ئەم بۆ چوونە چۆن هەڵەسەنگێنی و ئەوەی کە ئێستا لە ساحەکەیان ڕووەدا جگە لە شەڕ و ململانێ ئەوەی کە بەڕێز زوبێر ئایداریش باسی کرد لەو لاشەوە خەریکی ڕێکەوتنێک هەن لەگەڵ سوپای سووریا بە ئاگاداری بێگومان ئێرانیەکان و ڕووسەکان ئێوە ئەو هەلومەرجە چۆن هەڵەسەنگێن و پێتان وایە ئەوە چارەسەرە؟ پێشم شتێک سڵاوم هەیە بۆ میوانانی بەڕێزی بەرنامەکەتان و بۆ بیسەرانتان ئەوەی ڕاستی بێ لێکۆڵینەوە لە بەهای ئەخلاقی بۆ ئەوەی کە ئایا چەندە ئەوە لەسەر ئەمریکا حساب بکرێت ڕێگا بە جێگایەک نابە واقعیت ئەوەیە کە ئەمریکا نە لە کوردستان و نەهی لە هیچ شوێکی دنیا شتێک غەیری بەرژەوەندی خۆی نەبێ هیچی دیکە بە شوێنەوە نییە کەوایە ئەوە ئێمە دەبێت ئەو وەکو حەقیقەتێکی مسلەم لە پێشدا بیزانین بزانین خەسڵەتی ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا و خەسڵەتی هاوکاریکردن لەگەڵ ئەمریکا دەبێت مۆری بەرژەوەندی دوولایەنەی پێوە بێ و دەبێ شتێکی بەڕەسمی و ڕاگەیاندراو بێ و دەبێ خیانەت لێکردن یا پشتێکردن یا هەڵگەڕانەوە لێی بە چاوەڕوانکرا و بزاندرێ ئەوەی کە ئێستا لە ئەمریکا ئەوەی ئەو دەورەی ئەمریکا لە ڕۆژاوا کردی لە چەند ساڵەوە پێشیشەوە پێشبینی دەکرا واقعیەتێک بوو بەڵام دەرهەرحاڵ ئەم دوو هێزە ینی هێزی ڕۆژاوا و هێزی ئەمریکا بەرژەوەندێکی هاوبەشیان هەبوو بەرژەوەندێکەش بریتی بوو لە مەسئلەی داعش دەزانن کە داعش لە عێراق تەماعی لە دەسەڵاتی ئەمریکا کردبوو يعني نتنيا او امنيتي امريكا ولولاتي امريكا كود مترسيه ولا رجاي بهزبوني داعش بل كموقعيه العراق كامريكا تيدا 4000 كشتي دابو 50000 بكوتي دابو 3000 مليار دولار تداخلت كردبو امبر جوان يكود بو مترسيه وامريكا دابا شاريك بو كربا داعش لسوريا خطر نبو وسر امريكا داعش لسوريا خطر بو بۆ سەر رووسیا لەسەر بۆ سەر دەسەڵاتی بەشار ئەسەد کە لە ئەنگلیزە دەکران لەیان جمهوری ئیسلامی و لەیان رووسیەوە کەوایە داعش دەبوایە لە عێراق تێک بشکێ بەڵام بۆی لە عێراق تێک بشکێ دەبوایە لە سووریا تێکیان شکان هاوکات ئەوە بۆ ئەو بەرژەوەندیە ڕۆژاوا نە ئەو وەختەوە نە ئێستا نەدەبوایەوە نابێ بچێتە پای ڕێککەوتنێکی بەبێ بەڵێنێکی نێودەوڵەتی نێونەتەوەیی قەراردادێک نووسراوێک شاهدێک دەبێت لە بین نابێ بزانێ حد و حدودی ئەو ڕێککەوتنە چییە
بەهاکانی دەبێت چۆن پارێزرێ ئەو ڕێککەوتنی نێوان ڕۆژاوا و ئەمریکا شتێکی تەبیعی بوو دەبواە ئەوان هاوکاریان کرد بە لە پێناوی لەناوبردنی دژمنێکی هاوبەش هەر بۆیە لەوەدا ئیرادێک نییە بەڵام لەو کاتەوە بە تایبەت کە بەرەو ڕقە پێشڕەویان کرد ئەبواە ئەم قەراردادا بە چاوەدێری نێودەوڵەتیەوە و بە بەرچاوی بیرروڕای گشتیەوە ئیمزا کرابایە کە ئایا دوجار ئەمریکا بەرامبەر بە ڕۆژاوا چ دەکا و چ ناکە ئەوە ئێستاش کە قسە لەسەر ئەوە دەکرێت کە بەشێک لە کۆنگرسمەنەکان یا بەشێک لە دەستگای دەسەڵات لە ئەمریکا سەرزەنشی ترامپ دەکەن و سیاسەتی ئەمریکا ڕخنەی لێ دەگرن ئێستاش هەر ئەو قەزیەیە ئێمە نابێ ئەوەی کە تەجربە کراوە جارێکی دیکەش تەجربەی بکەینەوە لەوێ دەبێ ئێستاش ئەگەر قەرارە ئەمریکا گۆڕانکاریەک لە سیاسەتی خۆیدا پێکبێنێ دەبێ ئەو گۆڕانکاریە ڕاگەاندراو بێ بە چاودێری ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بێ هەموو حدودی معلوم بێ بۆیە من خۆشببین نیم بەوەی کە ئێستا ڕەخنە لە سیاسەتی ترامپ دەگیرێ چونکە شتێکی واقعیتر لە گۆڕەدا ئەویش ئەوەیە کە لە بینی بەرژەوەندی ئەمریکا لە بینی تورکیە و ڕۆژاوادا قەتعەن دەبێت تورکیە بپارێزی یعنی ئەو تەبیعی دەبێت ڕعایەتی تورکیە بکە چونکە تورکیە بوو ئەو دۆستێکی استراتێژیکە ئەوە ئەلفبایە لە تێگەیشتن لە پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا باشە کاک بەرز ئیبراهیم عەلیزادە دوجار دێمەوەلات بەرز کاک فەرید ببوورە کە زۆر لەسەر خەدمەتەوە بەهۆی کاک زوبێر ئایدارەوە کە کاری هەبوو کاک فەرید پێم خۆشە هەم ڕێی خۆتم پێ بڵێ و هەم جەناب ڕادگەیاندە بوو کە ئەو هێرشە چاوەڕوانکراو بوو واد نووسیوە بەڵام ئەوەی کە چاوەڕوان نەکراو بوو کشانەوەی هێزەکانی ئەمریکا بوو لە باکووری سووریا و ڕۆژهەڵاتی فورات بە تایبەتی هۆکارەکەی بە نەزەری جەنابەت پێم بڵێ مەسەلەن بۆچی چاوەڕوان کراو بوو ئەو پەلامارانە و ئەوەش دووتووە کە ئەوە یەکەم جار نییە ئەمریکا خیانەت لە کودەکە باسی 74 کردو باسی 1996 ئاب 75 کردو باسی 1996 کردو لە سیوەکی ئاب و ئەم جارش کە هەندێک ئەڵان زیاتری شەخیانەتەکانی لە هەشت جارە مەسەن هەندێک لە میدیاکانەوەیان ڕاگەیاندووە کە هەر جارە ئەگەر ڕێی جەنابەت لەسەر ئەوانە و لەسەر قسەکانی بەڕێز زوبێر ئایدار و بەڕێز ئیبراهیم عەلیزادەش هەبێ پێشەچی ئیسلام هەیە بۆ کاک زوبێر و کاک برایم لە هەموو حاڵەتێکدا هەردوو ئەگەر پێشبینی کراو بوون یعنی ئەگەری هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژئاوا و ئەگەری کشانەوەی ئەمریکا بەڵام ئەگەری کشانەوەی ئەمریکا پێشبینی نەکراو بوو کە لەو کاتەدا و بۆ خێرایە ئەنجام بدرێت یان چونکە ترامپ پێش ئەوە ئەمە دووەم جارە کە باس لەوە ئەکات کە ئەو هێزەکانی ئەچێشێتەوە ئەوەی تریانە هەرایەکی زۆر وەکەوەی ئێستا دروست بوو ناچار بوو باس لەوە بکات کە ئەم مەسەلەی دواخستووە ئەمە پار بوو ئەمەی دواخستووە هێشتیەوە ئەم ساڵ بەڵام لەوێ ئەگەر بیرتان مابێت مکالمەیەکی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی تورکیا ئەردوغان کردبوو لەوێ خۆیان میدیاکانی ئەمریکا بڵاویان کردووە ترامپ کە هاتووەتە سەر مەسەلەی سووریا ئەوتوێتی من نەک هەر هێزەکانم ئەچێشمەوە ئەوە من هەموو چه هێزەکان ئەبەمە دەرەوە سووریا تەسلیمی تۆ ئەەکەم خۆت چی ئەەکەی لەوێ بیکە بەو جۆرە قسەی لەگەڵا کردبوو دواتر کە ئەم مکالمەیە و لێدوانەکان سەبارەت بە کشانەوە بڵاو کرانەوە کێشەیەکی گەورە لە ڕووی ڕاگەیاندنەوە لە ئەمریکا هاتە ئاراوام پەشیمان بۆوتی لەم هەلومەرجێ ئێستادا ئێمە ئەمە دوا ئەخین لەو کاتەوە مەسەلەی کشانەوەی هێزی ئەمریکا مەسەلەی کات بوو یان ئەوە پێشبینی کرا بوو و کوردی سووریا خۆشیان ئەوەیان ئەزانی بەڵام کاتەکەی دیاری نەکرا بوو پەیوەندی بە هەلومەرجی ئەو کاتەوە هەبوو و تورکیاش هەر خۆی ئامادەکرد بوو بۆ هێرشێک و چەند پێش ئەوەش نزیکەی 3 مانگە هەر باس لەو هێرشە ئەکات بەڵام ئەیویست ڕەزامەندی لە ئەمریکا وەربگرێت بۆ ئەوی ئەم هێرشە دەست پێ بکات بەدڵنیایە سەفقەیەک لە نێوان هەر دووچانە هاتوۆتە ئاراوە بەوەی کە هەر ئەوەندەیە کە هێزەکانی ئەمریکا بکشێنەوە ئەم دەست بکات بە هێرشەکانی خۆی و ئەگەر لە حسابی لێدوانەکەی کشانەوەی هێزەکان بکەین لەگەڵ دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکە هەمووی چەند ڕۆژێکە واتە هەمەهەنجێکە بووە لەم بارەیەوە و بەهۆی ئەمەشەوە باس لەوە کرێت کە هەردوو ئەگەر
زۆر پێشبینی کراوە هەم کوردی سووریا هەم وڵاتان هەم هەر یەکێک کە چاودێر بێت ئەیزانی ئەم هێرشە ئامادەکاری باشی بۆ کراوە لەلایەن تورکیاوە و ئەمریکا خۆشی گڵۆپە سەوزەکەی بۆ هەڵکردووە و بەهۆی ئەمەوەم پێم وایە سوپرایز نەبوو بۆ هیچ لایەنێک. کاک فەرید ویستم ئەوە بڵێم لەسەر قسەی جەنابەت ئەوە تۆ وەکو سەرکردایەتی حیزبێک و مەسەلەن ئەوم لە میدیاکانی حیزبەکانی تریش ویستەوە ئەو قسەیە دووبارەکەینەوە کە ئەمریکا خیانەتی لێکردین بەڵام مەسەڵەن بەردەوامیش هەماهەنگی لەگەڵەکەین و بەردەوام ئێمە وتومانە ئێمە دۆستی ئەمریکانی ئەمریکا دۆستمانە بەڵام لە میدیا و لە سیاسەتی ئەمریکا شتێک بەم ناوە نییە. پێ وایە مەسەلەن ئەگەر ئێمە دۆستی ئەمریکا نەبین یا مەسەلەن پشت لە ئەمریکا بکەین ڕوو لە مۆسکۆ بکەین یان ئەڵتەرناتیڤی ئێمە چیە لە منتەقەکەیە کە بەتایبەتی ئێستا قسە و باز لەسەرەوەیە ئەگەر ئەو پۆراسیۆنە سەرکەوتوو بووایە یان سەرکەوتوو بێ بە تەنها بە ڕۆژ ئاوا و بە حەسەکە و بە کۆبانێ ناوەستێ بەڵکو بۆی هەیە پەلاماری شنگال و تەنانەت قەندیل و لە داهات و شوێنی تریش بدا کەواتە ئەڵتەرناتیڤی کورچیەوە مەسەلەن باشووری کوردستانیش چەنە لە بەردەم مەترسی تورکیایە. من پێم وایە بێت مەسەلەکە یان لێکجیا نەکەینەوە یان تورکیا ئۆپەراسیۆنێکی دەست پێ کردو ئەم ئۆپەراسیۆنە ئامادە سەرچەکەی بریتیە لە سڕینەوەی ڕۆڵی سیاسی کوردی سووریا لەو ناوچەیە کە ئەوان تێدا ئەژین و ئەمەش بەو شێوەیە کە خۆی ئەنجامی داوە و مەبەستی سەرەکیشی ئەوەیە کە ئەو ینی تێڕوانینێکی هەیە سەبارەت بەوەی کە کێشەی کوردی سووریا درێژە پێدانی باکووری کوردستانە بۆ جۆرە سەیریەکەات یعنی ئەوەی کە لە تێڕوانین استراتیزیانەی تورکیا ئەم دوو مەسەلەی لێکجیا ناکاتەوە یعنی ئەمە بەشێکە لە کەسکردنی ڕۆڵی سیاسی کوردی تورکیا و هەروەها لە هەمان کاتیشە لە ناوبردننی ئەو خۆبەڕێوەبەریەیە و ئەو دەستکەوتانەیە کە کوردی سووریا لە وڵاتی خۆیان لە سووریا بەدەستیان هێناوە من پێم وایە بەدڵنیایەوە ئەو پێشبینیە یاخود ئەو تێڕوانینە کە باس لەوە کات کە تورکیا ئەگەر هەموو ئامانجەکانی خۆی لە سووریا بەدی هێنا ناتوانێت ئامانجەکان فراوان نەکات ئەم تا ئێستا توانیوەتی تا ئەندازەیەکی زۆر لە کوردستانی باکوور بەشێکی زۆر لە ئامانجەکانی خۆی بەدی بێنێت لە سووریاش ئەوە بکات بەدڵنیایە یەک تێڕوانینی ئەمێنێت یاخود یەک بواری بۆ ئەمێنێتەوە کە شنگال و قەندیلە من پێم وایە ئەو کاتە دەست بەو ئۆپەراسیۆنەش ئەکات یەکێکیان لە قەندیل ئەوە تریشیان لە شنگال و ئەبێت ئەمە شتێکی پێشبینی کراو بێت و بەدڵنیایەوە ئەم مەسەلەیە لە عەقلی حکومڕانانی تورکیا هەیە و لێرە لە شەقامی کوردیش هەر بۆ جۆرە سەیری مەسەلەکە ئەکرێت. باشە بەڕێز کاک ئیبراهیم عەلیزادە ئەو پرسیارم لە کاک فەریدیش کرد مەسەڵەن من ئەزانم ڕێی ئێوە سەبارەت بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چیە و ئەو ڕێی سابتیەوە بۆ کە ناکرێت پشت بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ببەسترێت لە هەر مەجالێکدا بەڵام قسەکەی ئێستا ئەو ڕێکەوتنەی کە خەریکن سوپای سووریای دیموکرات هەسەدە لەگەڵ سوپای سووریا ڕێکەوتنێک بکات ئەوەی کە هەسەدە ناوی نامێنێ و ئەبێ بەهێزێکی هاوبەش و سوپای سووریا ئەگەڕێتەوە ناوچەکانی باکووری سووریا و ڕۆژهەڵاتی فرات وەلحاصل هەموو منتەقەکەکەوێتەوە پێ وایە ئەو ئەڵتەرناتیڤێکی باشە یا وەکو مەزلوم کۆبانەی لە نامەکەیدا ئەڵێ ئەمە ناچاریە ئەم ناچاری ئەم ساز شاکەم لەبەرەوەی کە گەلەکەم تیان نەچێ لەبەرەوەی جینۆساید نەکرێ بێگومان ئەوە ناچاریە بەڵام پێش ئەوەی کە من وەڵامی پرسیارەکەت بدەمەوە بە وردی حەزەکەم ئاماژە بە خاڵێکی گرنگ بکەم ئەویش ئەوە کە لە گۆڕەپانی ململانیەکانی ناو سووریەدا دوو محور لە تووری ئەم 8 ساڵی ئەخیردا لە ململانیدا بوون محورێکیان رووسیا ئێران دەوڵەتی بەشار ئەساد و ئەقماری وەکو حیزب الله ئەوانە و محورێکیان ئەمریکا تورکیا عەرەبستان و ئەوانی تر ئەم دوو محورە لەو ململانیەدا نەتیجەی کێشەکان ئێستا بووەتە ئەوە کە لایەنی رووسی تێدا سەرکەوتوو بووە و لایەنی ئەمریکی تێدا دۆڕاو بووە کە دەڵێن لایەنی ئەمریکی تێدا دۆڕاو بووە مانای ئەوەیە تورکیاش تێدا دۆڕاو بووە کە تورکیا ئێستا کە زۆر خەریکی نزیک دەبینەوە لە دیاریکردنی چارەنووسی سیاسی داهاتووی تورکیا ئێستا لەو کاتەدا تورکیا پێویستە بۆەوەی کە تۆزێک باری ئەو دۆڕانەی
دابشکێنێ و زۆر بەسەریدا قورسایی نەکات بۆیە هێرش بۆ سەر ڕۆژاوا لە واقعدا لە هەڵوێستێکی دیفاعیە هێشتا و ئەوەی کە تورکیا بە شوێنەوەیەتی زۆرتر بۆ ئەوەیە کە لە دواڕۆژی سیاسی دیاریکردنی دواڕۆژی سیاسی سووریەدا زۆر بێ دەست و بێدەسەڵات نەبێ و لە هەمان کاتدا ئەڵبەتە زەربەیەکشی لە دوژمنێکی خۆی کە عیبارەت بێ لە خەڵکی کوردی ڕۆژاواکەت مافی سارەنووسی خۆیان دەوێ زەربەیەکی لەوان وەشاند بێ یعنی بەو مانایە دەڵێم کە تورکیا ئوردوغان ئاژاوەجێڕێکی دۆڕاوە لەو قەزیەدا و پێم وانە بتوانێ ئەم حتا ئەم پەلامارەشی تاسەر بگەێنێ ئەوە لایەکی دیکە مەسلەی رووسیەیە کە هەم سنەتەن چ لە دەورەی یەکێتی سۆڤێتی جاران و چ لەو دەورەی ئێستادا لە سووریە پێگەی ئەسڵی بووە و سووریە لە واقعدا بە هاوپەیمانی رووسیا ناسراوە و تێژیدا لەو ململانی ئەو 6 ساڵەدا سەرکەوتو بووە بە ئاسانی ناتوانێت ئەو سەرکەوتنەی خۆی لە پێناوی پەلامارێکی ئەرتەشی تورکیەدا چاوپۆشی لێ بکە بۆیە بۆ مانا دەڵم کە دەبێت ئەو معادلەمان لەبەر چاو بێ تا ئەو جگای کە بە ڕۆژاوا مەربوتە چه ڕێکەوتنی ئەو وەختی دەگەڵ ئەمریکا و چه ڕێکەوتنی ئێستای دەگەڵ دەوڵەتی سووریا و دەگەڵ دەوڵەتی رووسیا دەبێت قانونمەند بێت دەبێت ڕاگەیاندراو بێت دەبێت خەڵک لە وردەکاریەکانی ئاگادار بن بۆ ئەوەی کە دوایە سورپرایز نەبن دوایە تووشی ناومێدی و سەرلێشەواوی نەبن بزانن کە ئەوە حد و حدودی ئەو ڕێکەوتنانە چییە تا من لام وایە کە ڕۆژاوا کۆمەڵێک دەستکەوتی کۆمەڵایەتی هەیە ئەو دەستکەوتە کۆمەڵایەتیانە بە ئاسانی و بە هێرشی سەربازی ناسڕێنەوە ئەوەی کە ڕۆژاوا ئێستا دەبێ زۆر بەوردی بیپارێزێ دەسەڵاتی ڕۆژاوا پەیوەندی خۆیەتی دەگەڵ خەڵکەکەی و پەیوەندی خۆیەتی دەگەڵ ڕادەی پێداگریە لەسەر ئەو دەستکەوتە کۆمەڵایەتیانی کە بەدەستی هێناوە لە دموکراسی لەخۆ بەڕێوەبردن لە یاسای پێشکەوت و خوازانە لە پەیوەندی دەگەڵ ژن وە پاشەکشەنەکردن بۆ کۆنەپەرستی و بە پارێزەوە دەست بۆ شتەکان نەبردن بەڵکە لەو ئەرسە کۆمەڵایەتیانەدا هەروە دەبێت پێشڕەو بێ و هەر خەلەلێک کە لێرەدا بە وجود بێ ئەوەیە کە ئێمە بە شکستی دەزانین و پێم وایە کە لە دواڕۆژی سووریەدا بزوتنەوە کۆمەڵایەتیەکان سەر بەرز دەکەنەوە خەڵکی سووریەوە بە ئاسانی لە سەبەبکارانی ئەو کارە ساتەی کە لە تووری ئەم 8 ساڵەدا بەسەریان هات خۆش نابن و لەو کاتانەدایە کە ئەو ئەنێرژی و ئەو توانایی کە لە ڕۆژاوادا زەخیرە بوو وەدەساتووە بەکار دێت بۆیە من ڕۆژاوا بە شکست خواردوو نازانم لە بواری نظامیدا هەم پاشەکشە هەم پێشڕەوی و هەم دیفاع هەر سێکیان دەتوانن ئێلمان و ئونسوری سەرکەوتن بن هیچ کامیان خۆیان لە خۆیاندا ئەرزشێکی دەرخودیان نییە هەر کام لەوانە دەتوانن لە خزمەت استراتێژیک دابن بۆ سەرکەوتن پس کەوایە مەسئلەوەی چۆن هەڵسوکەوتی لەگەڵ دەکرێت ئەگەر ئێستا دەسەڵاتی ڕۆژاوا بیهەوێت تەوەهومێک خۆشباوەڕێک بێنێتە جگای خۆشباوەڕێکی دیکە ئەو وەختە بە ئەمریکا بوو ئێستا بە رووسیە یا مەسەرەن ئەگەر و ئەما خستنە سەرەوەی کە ئەمریکا ئەوە دەسەڵاتی تراموای کردو بەڵام ئۆپۆزیسیۆنیشی هەیە ئەمانە دەبێت بۆ خەڵک وازح بێ کە ئەگەر ئەوە وازح بوو خەڵک لەو وردەکاریانە ئاگادار بوو ئەو بەها ئەخلاقیانەی کە ئەوان بەدەستیانی هێناوە بوونە خۆشەویست لە ناو بیرۆڕای گشتی منتەقە و جیهاندا ئەو بەها ئەخلاقیانەیە کە ئەگەر پاراستیان نیشان دەدا کە سەرکەوتوو بوون ئەگەر پاراست دێمەولات بەرز کاکسی برایم بیسەرانی خۆشەویست ئێمە ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت لەسەر بارودۆخی ڕۆژاوای کوردستان و داهاتووی ڕۆژاوای کوردستان لەنا ئەو ململانیانە ئۆپراسیۆنەکەی تورکیا ئەنجامدەین بە میوانداری بەڕێزان فەرید ئەسەرد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز زوبێر ئایدار ئەندامی کۆنسەی ڕێڤەبەری کۆمانجڤاکە کوردستان کەچەکە کە لە بڕۆکسەوە لەگەڵمان بوو بەڕێز ئیبراهیمی عەلیزادە سکرتێری کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کە لە پاریسەوە لەگەڵمانە کاک فەرید لە وتارەکە تا شتێکی جێگا سەرنجە نووسی بوو ئەوەیە کە سەربازەکانی سووریا یا ئەوانەی کە سوورین بە هەوی و بە ناسنامە
لە پشتی تورکیاوە شەڕی وڵاتەکەیانەکەن وە پێچەوانەوە ئەوانەی کە مەبەست کوردەکان و هەسەدەیە بە پێچەوانەوە شەڕی خاکی سووریاکەن بۆ پاراستن لە گروپی تیرۆریستی داعش و ئۆپەراسیۆنەکانی سوپای تورکیا بەڵام قسەکەوەیە کە نەتیجە ئاکامەکەی چییە بێ ئایا سووریا ئەمە لە بەرچاوەگرێ یانەوەی کە لە هەر بارودۆخێکی باش کە بۆ سووریا پێک دێ لە داهاتووە مەسەرەن مافی گەلی کورد وەکو پێشوو لێ دێتەوە و ویستم بزانم ئەو ڕێکەوتنەشکە خەریکە ئەنجامە درێ لە نێوان هەسەدە و لە نێوان حکوومەتی سووریا بێگومان بە ئاگادای ڕووسەکان و ئێرانیەکان چەنە ئەتوانێت ئاکام بەخش بێ و ئاکامێکیە بێ سەیبراهیم عەلیزادە وتی ئەبێ مەسەرەن ئەو ڕێکەوتنانە بە نووسراو بێ و پێشوا بووەی کە ئێستا ڕووداگەر بە ڕێکەوتێکی نووسراو بووە لەگەڵ ئەمریکا ڕووی نادا بەڵام من پێم وایە جاری وایە ئەو ڕێکەوتنانە نووسراویشە بەڵام ئەوە زلهێزەکانن تەحەکوم بە بڕیارەکانەوەکەن و لە هەر حاڵەتێکی ئاوادا کە دێتە پێش مەسەلەن کورد بێتە قوربانی باشترە بۆ ئەوان لەوەی کە تورکیا دۆستیان لە دەست بچێت بەڵێ ئەم ڕێکەوتنی کە هاتۆتە دی ڕێکەوتنێکی عسکەریە هێشتا ناچۆتە سەر مەسەلە سیاسیەکان مەسەلە سیاسیەکان ڕەنگە لە چەند ڕۆژی داهات و ڕەنگە 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژیکە لە دیمەشق دابنیشن جیاوازی ئەو هاوپەیمانێک کە ئێستا هاتۆتە ئاراوە لە نێوان کورد و دیمەشق لەگەڵ ئەو هاوپەیمانێک کە هەڵوەشایەوە کە لە ئارادا بوو لە نێوان کورد و ئەمریکا لەوەدایە کە دەوڵەتێکی گرنتیکار لە ئارادایە لە نێوان هەردوولادا ئەویش رووسایە جیاوازی رووسیا لەگەڵ ئەمریکا ئەوەی کە پەیوەندی بە سووریاوە هەیە لەوەدایە کە ئەمریکا وڵاتێک بوو پەیوەندی دۆستانەی ئەو کاتە لەگەڵ کوردی سووریا هەبوو بەڵام دژمنایەتی هەبوو لەگەڵ ڕژێمی سووریا لە کاتێکە رووسیا لەم هەلو مەرزەی ئێستادا هەم پەیوەندی دۆستانەی لەگەڵ کورد هەیە هەم پەیوەندی دۆستانەی لەگەڵ دیمەشقیشە هەیە و ئەمە دەرفەتێکی وا ئەڕەخسێنێت کە هەر ڕێکەوتنێک ئەم دوولانە پێی بگەن بە دڵنیایەوە ئەوەی کە گەرانتی ئەکات رووسایە و لەسەر گەرانتی رووسیا ئەم دوولانەدا ئەنیشن و کار بۆ ئەوە ئەکەن کە بگەن بە ڕێکەوتنێکی دیاری کراو بەڵام دیسان ئەبێت ئەومە لە بەرچاو بێت کە ئەو ڕێکەوتنە سیاسی لە نێوان کورد و دیمەشق دێتە ئاراوە من پێم وایە ناگاتە ئەو ڕادەیە کە سووریای ئایندە بەرەو فدرالیزم بچێت یعنی وەکو ئەوەی عێراقی لێ بێت بەڵام لە ڕووی دەستوریەوە مافەکانی کورد لەوێ ئەساس پێنرێت مافە ئیداری مافە ڕۆشنبیریەکان و تا ئەندازەیەکی زۆر مافە سیاسیەکانیش لە هەموو حاڵەتێکدا لەو هەلو مەرزەی ئێستادا کە کورد لەوێ خەریکە تووشی جینۆساید ئەبێت خەریکە تووشی گۆڕینی دیموگرافیای ناوچەکە ئەبێت خەریکە تووشی شکست ئەبێت ئەگەر فریای نەکەون لەم هەلو مەرزەی ئێستادا ئەم دوو ڕێککەوتنە عسکەریەکە و سیاسیەکە ڕێخۆشکەر ئەبێت بۆ ئەوەی بتوانن لە ئایندەیە پاشەوەی کە شەڕ لە سووریا کۆتایی پێدێت ئەوانیش ئەکتەرێکی دیاریکراو بن لە سیاسەتی ئایندەی سووریا و بتوانن بەشدار بن بە پێی دەستور لە دەسەڵاتی گشتی و لە ئیداری ناوچەکانی خۆشیان وەکو باسم کردم پێم وایە زۆر زەحمەتە لەم هەلومەرزەی ئێستادا سووریەکان بیر لەوە بکەنەوە کە بەرەو لامەرکەزیەتێکی زۆر فراوان وەکەوەی لە عێراق هەیە بێتە ئاراوە و سووریا هێشتا بۆ ئەوە ئامادەیەتیان نییە بەڵام ئەمە ئەبێتە بناغەیەک ئەچەسپێنرێن لە ڕووی سیاسی و لە ڕووی دەستوریەوە بۆ گەشەکردنی ئەو مافانەیان لە هەموو حاڵەتێکدا مافی شەرگەشە ئەکات مافێکی بچووکە ڕەنگە 10 ساڵیکە پەرە پێ بدرێت و بتوانرێت فراوان بکرێت و شێوە جێبەجێکردنیشی باشتر بێت لەوەی کە یەکەم جار دراوە بە کەمینەکان ئەوێت بەو جۆرە سەیری مەسەلەکە بکەین کوردی سووریا خۆشیان لە ماوەی ئەم ساڵەدا هەست بەوەکەن کە پێویستیان بە ئاشتیە پێویستیان بە ئاوادانکردنەوەی وڵاتەکەیانە ئەمە بەدڵنیایەوە ئێستا ناتوان بیری لێ بکەنەوە بەڵام پاشەوەی کە شەڕ کۆتایی پێدێت ئەمانی شار ئەسم بۆ قۆناغی ئاواداکردنەوە و سەقامگیری و ئەو کاتە ئەبێت بەشدار بن بەشداریەکی کارایان هەبێت لە ئاوادانکردنەوەی وڵاتەکەیان و لە بەڕێوەبردننی کاروباری گشتی هەم لەسەر ئاستی ناوچەکانی خۆیان هەم لەسەر ئاستی کاروباری گشتی لە سووریای ئایندە بەڕێز کاک ئیبراهیم ئەگەر بێمەوە لای جەنابتان ئەوەی کە بەڕێز زوبێر ئایداری ڕاگەیاند ئێمە پێویستمان بە هەڵوێستی هەموو هێزە سیاسیەکان هەیە بەڵام ئامارەکان ئەڵێن یابا بڵێم مایکل ڕۆبن مەقالێکی نووسیوە لە ئەمبەر ئەو مۆزوعە ئەوەی نووسیوە ئەڵێ تورکیا زیاتر لە 45 ساڵ لەمەوە بەرسەیەکی قوبرسی داگیر کرد و
ئێستاش دەیەوێت سەرچاوە سروشتەکانی بەتاڵان ببات و لە ئەفرین پاکتاوی ڕەگەزی ئەنجامداوە و لە ناوچەی جەرابلوسی سووریا بنکەی پۆستی تورکی کردوێتەوە و ڕۆژ لە دوای ڕۆژ خۆی لەگەڵ ئەو ناوچە جەناوکانە ئەو ناوچانەدا ئەگونجێنێ و تورکیا لە بەعشیقەوە و ناوچەی دیکەی عێراق بنکەی داناوە کە مەبەستی بنکەکانی ناوچەی بادینانی ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە و ئەردۆغان باز لەوە ئەکا کە دەست بە سەراگرتنەوەی لە هەندێک لە ناوچەکانی یۆنان و بولگاریا نێتی ئەوەی هەیە والحاصل ئەم نووسەرە ئەڵێ تورکیا هەر شوێنێکی داگیر کرد لی دەرناچێ مایکل ڕۆبنی نووسەری ئەمریکی دۆستی کورد پێی وایە ئەمریکا هەر شوێنێکی داگیر کرد لی دەرناچێ و قسەکەوەیە کە ئێستا لە ڕۆژ ئاوا مەسەلەن بەرخوردانێک و شۆڕشێکی گەورە بەڕێوە چێ بەرامبەر بە ئۆپراسیۆنی سوپای تورکیا و هەلومەرجی ناوچێنی و دەوڵەتیش تا ڕادەیەک لەبارە و پشتیوانی لەو خەباتەکەن بەڵام قسەکەوەیە هێزگەلێکی زۆر لە باشووری کوردستان لە ناوچەی بادینان پارتی دیموکراتی لە ژێردەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە هەن و مەسەلەن بنکەی مەخمور کە وا ناسراوە لەلایەن پێکاکەوە بەڕێوەچێ وە شنگال کە هێزگەلی سەر بە پارتی کرێکەرانی کوردستانی تایە پێ دوایە ئەم کێشە و گرفتانە بە نەتیجە بەرۆکی هەرێمی باشووری کوردستانیش ناگرن و تووشی کێشە و گرفتی ناکە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت چی بکە مەسەلەن ئەڵتەرناتیڤەکانی چییە بۆی کە تووشی ئەو کێشە و گرفتە نەبێت لە داهاتووە چونکە ئێستا قسە لەسەرەوە کرێت تورکیا ئەوەی کە لە هەر شوێنێک بێوێ پەلاماری ئەو ناوچانە ئەو شوێنانەدا کە هەلومەرجی عێراق نالەبارە و هەلومەرجی سووریا نالەبارە و دەست ئاوەڵایە و ئەوەی کە بینیومانە لە ماوەی ڕابردوودا و تەییدی قسەکانی مایکل ڕۆبنەکە بە نەزەری جەنابتان باشووری کوردستانە بێ بۆ دەرچوون لەو قەیرانانە و توش نەبوونی ئەو کێشانە لەگەڵ تورکیا و داهاتووی کەرکووک و مووسڵ و منتەقەکانی تریش بەڕێی ئێوە بێت چی بکە؟ جیاوازەیەکی ئەساسی هەیە لە نێوان باشووری کوردستان یا بڵین لە لایەن سەرجەم عێراق و هەروەها لە سووریەدا جیاوازیەکەش بریتە لەوە کە سووریا تازە بۆتە حەوزەی نفوزی رووسیا زلهێزێکی گەورەی کێشمەکێشێکی حوتەش ساڵەدا توانیوێتی ڕەقیبەکانی لە مەیدان بە دەربکە و خۆی تێیدا ببێتە بڕیاردەری نهایی بۆیە لە ئیجازەدان بەوەی کە تورکیا بێت بە بەشێک لە خاکی سووریە داگیر بکە ڕێژیمی بەشار ئەسەد ناسەخانگیر بکە تەماعی زۆرتری بێ بە مانای ئەوەیە کە رووسیا ڕۆڵی ئەبەرقودرەتی خۆی ڕۆڵی زلهێزی خۆی ناتوانێت بجێڕێ لە بەرابەر تورکیادا ئەوەش غیرە ممکنە لەبەرەوە من دڵنیام لەوەی کە رووسیا ئەو سەرکەوتنەی کە بەدەستی هێناوە لە ململانی سووریەدا ئەو سەرکەوتنە دەپارێزێ کەوابێ ڕێگا نادا بە تورکیا بە مەیلی خۆی بکە بەڵام ئەڵبەتەوە مانای ئەوە نییە کە ڕۆژاوا دەبێت فیسەش بۆەوە هەڵبدرێ چونکە لە هەمان کاتدا رووسیا دەیهەوێت لە ناکۆچی لێوان تورکیە و ئەمریکاش کەڵی وەربگرێ و جێگا پێک بکاتەوە کلێنی بینی ئەم دوو دەوڵەتەش تۆزە زۆرتر بکە بۆیە سازشی لەسەر دەکات بێگومان لەسەر مافی خەڵکی ڕۆژاوا سازش دەکرێت لە رووسیەوە لە داهاتوودا زۆرتر خۆی نیشان دەدا بەڵام ئێستا ئیجازە نادرێ بەوەی کە تورکیا بە مەیلی خۆی لەو منتەقەیە تەراتیان بکات بەڵام عێراق یا بڵین باشووری کوردستان تەفاوەتەکەی لەوەدایە باشووری کوردستان حەوزەی نفوزی ئەمریکایەکە کە تێیدا سەرکەوتوو بووە تێیدا توانیوێتی دەسەڵاتی خۆی سەقامگیر بکە هێزی چەکداری لێ هەیە سەفارەتخانەیەکی 3000 کەسی لەدامەزرانداوە بەرژەوەندیی درێژماوەی ئابووری هەیە هەموو ئەوانە ئەگەر رووسیا ئەگەر تورکیا تەماع لە ئەو بەشە لە ڕۆژاوا دەکات لێرەدا لەواقعدا دەگەڵ رووسیا سەرشاخ نابێت لێرەدا لە سەهمی رووسیا ناخوا بۆیە رووسیا لەوەدا بێدەنگە چاوپۆشی دەکات لە باشووری کوردستان بم بۆنەوە دەڵێم خەتەر بۆ سەر باشووری کوردستان زۆر جددیترە لە خەتەر بۆ سەر ڕۆژاوای کوردستان باشووری کوردستان ئەو جێگایە کە تێیدا رووسیەش ئیتر واردی کێشەکە نابێ و بەجێی هێشتو بۆ ئەمریکا و بەرژەوەندی ئەوان تێدا دیاری کراوە تا ئەو جێگای بە حکوومەتی هەرێمی کوردستان مەربوتە طبعا بەر لە هەموو شتێک هەر حرەکەتێکی سیاسی پێویستی بە پشتیوانێک سەرکەوتوو ئەگەر بتەوێت سەرکەوتوو بە پێویستی بە پشتیوانێکی جەماوەری هەیە
و بۆەوەی کە جەماوەر لەگەڵت بێ دەبێت جەماوەر لێت رازی بن، جەماوەر حاضر بن فیداکاریت بۆ بکەن، جەماوەر حاضر بن لە پێناوی ئەوەی کە ئەرزشی پاراستنی هەیە جانبازی بکەن. بۆیە هەموو شتێک لە باشووری کوردستان گرێت دراوەتەوە بە پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات. ئەگەر ئەو پەیوەندیە محکەم بێ، ئەگەر ئەو پەیوەندیە لەسەر جێی خۆی بێ، ئەگەر خەڵک دەسەڵاتەکە بێ خۆیان بزانن، بە بڕوای من تورکیا ئەگەر پێشڕەوی بکات لە باشووری کوردستان وەکوەیە پێی نابێتە ناو کاک سێبران پێم پێچەوانەوە بێ دەبێت باشە پێم وایە کاک فەرید سەرنجێکی لە قسەکانی جەنابەت هەیە، دوای دێمەوە لە جەنابەت. کاک فەرید بەڵێ پێم وایە ئەمە بێت لێرە دوو خاڵی سەرەکی لە بەرچاو بگرین. ئەویش ئەوەیە کە لەم هەلومەرزەی ئێستادا هیچ لایەنێکی سیاسی لە ناوچەکە و لە جیهان بەرژەوەندی لەوەدانە کە تورکیا ئاماجەکانی خۆی لەم ئۆپۆراسیۆنە بەدیبێنێت و بەهۆی ئەمەشەوە بە هیچ شێوەیە کە ڕێگەنادان هەموو ئاماجەکانی خۆی بەدیبێنێت. لێرە خەتێک بە ژێروشەی هەموو دا ئەهێنم، یعنی تا ئێستا تورکیا لە قۆناغی یەکەمی ئۆپەراسیۆنەکەیدایە، ئێستا نەیتوانیوە ئامانجەکانی قۆناغی یەکەمیش تا ئێستا بەدی بێنێت. لەبەرەوە ئەوەندەی پێیان بکرێت هەوڵی ئەوە ئەدەن قەت نەگاتە 2-3 و ڕێگاشی پێنادەن بگاتە قۆناغی 2-3. ئێستا هەوڵی ئەوە ئەدەن کە کارێکی وا بکەن تورکیا نەتوانێت ئامانجەکانی قۆناغی یەکەمیش بەدی بێنێت و بە دڵنیایەوە ناوچەکە بەرگەی ئەو سەرکەوتنێکی گەورەی تورکیا لەوێ ناگرێت، ئەبێت ئەوە لە بەرچاو بگیرێت. ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە، مەسەلەی هێڕش بۆ سەر هەرێمی کوردستان و ئەو شوێنانەی کە تورکیا بە مای مەترسی ئەزانێت، ئەمە شتێکە لە خەیاڵی تورکەکانە هەیە، بەڵام تا ئێستا بەرنامەیەکی زۆر گەورەیان بۆ دانەناوە بەو وەکو هێڕشێک یاخود ئۆپەراسیۆنێک و لەشکرد کێشێکی فراوان. بەڵام ئەگەر ئەم ئۆپەراسیۆنێک بۆ سەر هەرێمی کوردستان بۆ قەندیل، بۆ مەخمور، بۆ شنگال بکرێت بە دڵنیای و ئەمە بەندە بە سەرکەوتنی تورکیا لە سووریا. واتە ئەگەر تورکیا شکستی هێنا لە بەدیهێنانی ئاماجەکانی خۆی لە سووریا و لەم ئۆپەراسیۆنانی کە ئێستا بەڕێوەی ئەبات، زۆر ئەستەمە بتوانێت یاخود بیر لەوە بکاتەوە کە ئۆپەراسیۆنێشتر لە باتی ئەمە و پاش ئەمە لە کوردستانی عێراق لە هەرێمی کوردستان جێبەجێ بکات. هەردووچی بەیەکەوە بەستراوەتەوە، بەڵام بە دڵنیایەوە ئەگەر لەوێ سەرکەوتوو بوو هەموو ئاماجەکانی خۆی بەدیهێنا، تەنانەت ئەگەر نیوەی ئاماجەکانی خۆشی بەدیهێنا، ئەو کاتە بە دڵنیایەوە هەوڵی ئەوە ئەدەت تەواوی بکات لە ڕێگەی هەندێک دەستکەوتەوە کە ئەتوانێت لە ئۆپەراسیۆنێکی تر بۆ سەر هەرێمی کوردستان جێبەجێ بکات. باشە کاک ئیبراهیم، ئەگەر لەسەرەوە سەرنجێکت هەیە وەویستم پرسیاری ئەوەش لە جەنابەت بکەم کە بەشێک لە نووسەران و بە تایبەتی میدیای پارتی دیموکراتی کوردستان لە باشوور لە 1-2 ڕۆژی ڕابردوو ئەویان نووسیوە کە PKK ڕۆژ ئاوای فرۆشت و خۆشی هیچ دەخالەتێکی نییە و ئەوەی کە ڕاگەیاندەبوو تورکیا بەشداری لە ناو تورکیا ئێمە ئۆپەراسیۆن دەدەین هیچ جموجۆڵێکی نییە. ینی هۆکاری بە بۆچوونی جەنابەت هۆکاری بەشداری نەکردنی PKK، ینی مەبەستم شەڕی گەریلایی لەگەڵ تورکیا لە ئێستاە ڕاگرتووە یا زۆر کەمە، هۆکارەکەی چییە؟ پێ دوایە ئەوێ ئەو هەلومەرجە ناوچەی و نێودەوڵەتی کە لەبارە بۆ ڕۆژ ئاوا فۆکەسی لەسەر لانەچێ و پشێوی زۆرتر لە تورکیا دروست نەکا، یان هۆکارێکی تایبەت هەیە بە نەزەری جەنابەت؟ ئەم بۆچوونە یەک واقعیەت لە بەرچاو ناگرێ، ئەویش واقعیەتی ڕەسەنبوونی خەباتی کۆمەڵایەتی لە ڕۆژاوای کوردستانە. یعنی ئەو خەباتەیە کە لە ڕۆژاوای کوردستان دەستی پێکردووە ڕاستە کە لە دەستگای ڕەحبەریەکەیدا بۆچوون و فەلسەفەی عەبدوڵڵا ئۆجالان تێیدا وجودی هەیە و تا ئەندازەیەک تەبلیغ دەکرێت، بەڵام لە واقعیەتدا ئەوە خەباتی خەڵکی ئەو منتەقەیە، خەڵکی کوردی ئەو منتەقەیە و خەڵکی هاوپەیمانەکانی عەرەب و غێرە کوردیان ئەوە بووە کە لە توولی ئەم ساڵانەی دواییدا هەم داعشیش کەسداوە، هەم نێوبانجێکی خۆشی لە دنیادا بۆ خۆی فراهەم کردووە، کەوایە گرێدانی ئەو دوو مەسئلە بەیەکەوە بە هەر شێوەی لە شێوەکان، حتا ئەگەر PKK بی هەوێت چارەنووسی ڕۆژاوا بە چارەنووسی کوردستانی باکوورەوە گرێبدا سیاسەتێکی هەڵەیە و لە واقعدا ئەمە دوو چارەنووسی تا حدودێک لەو مەقتەعەدا جیاوازیان هەیە، ئەمە یەک چارەنووس نییە. لەبەرەوە من پێم وایە کە
پێکاکە کاری ئەوە نییە و کاری ئەوە نەبوو کە بچێت لەوێ دیفاع لە ڕۆژاوا بکە کە ئەو هەر کام لەو هێزانە کاری خۆیانێ استراتێژی نزاتی خەڵکی کورد لە باکوور جیاوازە لە استراتێژی نجاتی خەڵکی کورد لە ڕۆژاوا باشوور لە ڕۆژهەڵات ئەوانە جیاوازی خۆیانێ لەگەڵ ئەوەشدا کە کورد نەتەوەیەک شە و سیستەمێکی هاوبەشی لێ دەچێت بەڵام هەر کام لەوانە ڕێگایەکی جیاواز بۆ چارەسەری کێشەکانی خۆیانەیە و ڕۆژاوایەک لەوانەیە دەبێ ئەو واقعیەتە بە ڕسمیت بناسین کە ئەوە لە واقعدا مخالفینی بزوتنەوەی ڕۆژاوایە کە دایانەوێ بە هەموو شێوەیەک ڕۆژاوا بە پێکاکاوە گرێ بدەن و حتا لەوە پاساوێکیشیان بۆ تورکیە پاساوێکی بۆ تورکیە دروست دەکرێت بۆ پەلاماربردن بۆ تاتی لەژێر ناوی ئەوەی کە ئەمنیەتی تورکیە کەوتۆتە خەتەرەوە لە حاڵێکدا ڕۆژاوا یەک تەقەندەک فیشەکی بەرەو تورکیە دەرنەهێناوە و هەمیش ناخاویشتەوە هەمیشەش داگریەوە بۆ کە پەیوەندی لەگەڵ ئەوان ئاسایی بێت لە هەمان کاتدا کە پێکاکا لەگەڵ دەوڵەتی تورکیە لە حاڵی شەردا بوو ئێمە دەبێت خەسڵەتی تەفاوت و جیاوازی ئەم دوو حرەکەتەوە دوو بزوتنەوەی بە ڕسمیت بناسین و ئایندەشیان ئیلزامەن بەیەکەوە داهاتووشیان بەیەکەوە گرێنەراوە لەبەرەوە من پێوانەیە گلەیی لە پێکاکە لەو بابەتانەوەجی خۆیدا پێکاکە خۆی استراتێژی خۆی هەیە سیاسەتی خۆی هەیە بەرژەوەندی خۆی هەیە لە باکوورەوە دەبێ ئەوە تەعقیب بکە ئەوەی کە فەلسفەی عەبدوڵڵا ئۆجالان تەبلیغ دەکرێەوە لە بەشەکانی جۆرازۆری کوردستان نوێنەرانی خۆی پەیدا کردووە ئەوە مەوزوعێکە جێگای لێکۆڵینەوەیکی جددیە ئەوەی کە ئایا سەندە ئەو فەلسفەیە کاریگەری داناوە لەسەر ئیستراتێژی سیاسی پارچەکانی کوردستان ئەوە جێ قسەیە باشە بۆ دوایین پرسیار دێمەوە لای جەناب کاک فەرید ئەوەی کە بەڕێز ئیبراهیم پێیوا بوو ئەوە بیانوە دەستدانە بۆ تورکیا بیانوە بۆ تورکیا دروست دەکرێ کە پێیان وایە هێزەکانی ڕۆژاوی کوردستان یە پەگە یە پەژە پێدەوە هەسە درێژکراوی پەکەکەن هەندێکی ژەڵێن بەشێک لە فاکتەرەکانی ئۆپراسیۆنی تورکیا ئەوەیە کە تورکیا خۆشی نیشاردوتەوە مەسەلەن ڕاگەیاندووە کە ئەوان ئەیانەوێ گروپەکانی سەر بە پەکەکە کۆتایی پێبێن و ئەوان لە کاوانەیە کاڵەن گروپە تیرۆریستیەکانی هەسە دەو پێدا کە سەر بە پەکەکان کۆتایی پێبێنین و لەو کوژراوانەی دوێنێ لە شەڕەکانی سەرەکانش کوژراون ئەمڕۆ وێنەکانیان بڵاوبۆتەوە نووسراوە کە ئەمانە بەدەستی تیرۆریستەکانی پەکەکە کوژراون مەبەستم ئەوەیە ئەو بۆ چوونە ڕاستە مەسەلەن لەبەرەوەی ئەو هێزانەی ڕۆژاوی کوردستان درێژکراوی پەکەکەن بیانوی داوەتە دەست تورکیا یان ئەمە تەرویجی بۆکرێت بە بیان و بە مەبەست بە تایبەتی هەندێک لە میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان تەرویج بوو ئەماکە بەڵێ ئەمە ئەگەر تورکیا خۆی تەرویجی بکات وکەوەی ئێستا تەرویجیەکە شتێکی زۆر ئاساییە ینی دروست ناتوانێت ڕێی لێ بگری بەڵام هەمان نەخشە هەمان مەسەلە لە کوردستانی عێراقیش تەرویج بکرێت بە هەمان شێوە بە دڵنیای ئەوە شتێکی زۆر ناخۆشە و ئەو ڕاگەاندنانی کوردستانی عێراق تەرویجی ئەمە ئەکەن میدیایی چاواشەکارانن یان لە هەموو حاڵەتێکدا پەکەکە حوزەی خۆی هەیە حوزەی خەباتی خۆی هەیە کە بریتە لە ناو خۆی تورکیا پەیادە یاخود قەسەد ئەوانە حوزەی خۆیان هەیە کە سووریایە هەر یەکێک لە بوارێکی دیاریکراودا کە وەکو چۆن ئێمە کوردی عێراق ناتوانین تورکیا یعنی کوردستانی تورکیا کوردستانی سووریا کوردستانی ئێران بە حوزەی خۆمانی بزانین لەوێ چالاکی سیاسی عسکەری لەوێ ئەنجام بدەین و تا ئێستاش هەر کاری وامان نەکردووە بە دڵنیایەوە ئەوەی ئەوانی شەروایە تێکەڵاوکردنی حوزەکان خۆی بە مەبەست ئەمە ئەنجام ئەدرێت ئەوە کاک فەرید لە بەرچاوتە ئەوە پەکەکە ڕۆژاوی کوردستانی خستەداوی تورکیا خۆی بێدەنگە ئەوە مەسەلەیەکە لە سەرروتاری ئەو ڕۆژنامانەیە بەڵێ ئەمە یەکێکە لەو مەسەلانەی کە چاوەشەکارێکی زۆری پێوە ئەکرێت و پێم وایە خەڵک و شیارە ئەزانێت ئەمە هۆکەی چییە و بۆچی بڵاو ئەکرێتەوە لەم هەلومەرجەی ئێستادا بەڵام ئەبێت ئێمە ئەوەمان لەبەرچاو بێت کە حکوومەتی سووریا ڕێککەوتنی لەگەڵ پەکەکە نەکردو ئەوانەی کە ئەو ڕێککەوتنی لەگەڵ کردوون ئەو ڕێککەوتنە عسکەریە ئەمە کوردی سوورین و هێزی سوورین
ودفاع لە خاچی سووریا ئەکەن و دفاع لە سنووری سووریا ئەکەن و بەهۆی ئەمەشەوە ڕێککەوتنیان لەگەڵ دیمەشق کردووە و بە دڵنیایەوە کاتێک کە لەگەڵ سووریا لەگەڵ حکوومەتی سووریادا ئەنیشن لە دیمەشق و باس لە مافەکانی کورد ئەکەن باس لە مافەکانی کوردی تورکیا ناکەن پەیوەندیان بەوانەوە نییە یان بۆ نمونە من ناتوانم باسی مافی کوردی تورکیا بکەم وەکو نوێنەری کوردی تورکیا ئەگەر من خۆم خەڵکی ئەوێ نەبووم لەگەڵ حکوومەتی تورکیا ئەبێت نوێنەرانی کوردی تورکیا لەگەڵ ئەنقەرە قسە بکەن سەبارەت بە مافەکانیان نوێنەرانی کوردی سووریا سەبارەت بە مافەکانیان ئەبێت قسە بکەن لەگەڵ دیمەشقە ئێمە لە عێراق ناتوانین نوێنەرایەتی کوردی ئێران بکەین ناتوانین نوێنەرایەتی کوردی سووریا یاخود تورکیا بکەین و بە هەمان شێوە ئەوانەی کە لەگەڵ دیمەشقدا ئەنیشن هەمان کوردی سووریان و باس لە مافەکانی خۆیان و ئێش و ئازاری خۆیانەکان و هەوڵەدان بگەن بە ڕێککەوتن لەگەڵ ئەوانە زۆر باشە بیسەرانی بەڕێز ئەم بەرنامەمان تایبەتە بە ڕۆژاوای کوردستان و ئەگەرەکانی داهاتوو بە میوانداری بەڕێزان ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران کە لە پاریسەوە لەگەڵمانە بەڕێز زوبێر ئایدار ئەندامی کۆنسەی ڕێبەبەری کۆمەڵجڤاکی کوردستان کەچەکە کە لە بڕۆکسلەوە لەگەڵمان بوو بەڕێز فەریدەسە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک ئیبراهیم دوایین پرسیارم لە جەنابەوەی ببوورە کە کاتمان زۆر لێگرتی ئەمڕۆ ترامپ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا مایک پێنس یەگری خۆی ناردۆتە تورکیا لەگەڵ وەزیری دەرەوە ووا بڕیارە ئەوەی کە لە میدیاکانی ئەمریکاش بڵاوبۆتەوە کە شەڕەکە ڕابگیرێ کۆتایی پێ بەڵام هێشتا سەرچاوەکانی هەواڵ و زانیاری کە لە بەردەستی منان هێشتا تورکیا بردومانی قورسی سەرەکانیەکە و لە هەولی گرتنیدایە کە دوێنێ بەشێک لەو ناوچانە لەلایەن هێزەکانی هەسەدەوە لە سوپای تورکیا و لە ئەنگرەکانی سێنراونەوە پێ دوایە ئەمریکا ئەوێ ڕێکەوتنێک بکە و سوپای تورکیا بکشێتەوە و پێ دوایە چارەنووسی ڕۆژاوای کوردستان بە چیەگە و سوپاس دەکەم ئەگەر قرار بێ شەڕ لە شەڕی تورکیا لە دژی ڕۆژاوا تەواو بێ ئەوە لەسەر دەستی ئەمریکا تەواو نابێ ئستا وای لێ هاتووە کە لەسەر دەستی رووسیا تەواو دەبێ و ئەوەی کە ئەمریکا دەیکا لە واقعدا تەقەلایەکە بۆ ئەوەی کە حرەکەتێکی خێرا و تا ئەندازەیەک زوو کە کردی و بیرۆڕای گشتی پێی ئەمریکا پێی پەرێشان بوو و لە ناو دەستگای دەوڵەتی ئەمریکا اختلافی دروست کرد ئەوە بۆ ئەوەیە کە ئەوە قەرەبوو بکاتەوە ئەوە بۆ ئەوەیە کە زەرەرەکانی ئەو پاشەکشەی خۆی کەم بکاتەوە نەک بۆ دیاریکردنی چارەنووس ئەوەی کە چارەنووس دیاری دەکات لەلایەک هەوڵبەتە پێشەم وشەی مقاومەتی خودی ڕۆژاوایە و لەلایەک پێشەوە ئەو مداخلەیە کە رووسیا لە قەزیەکەدا دەیکات تا ئەو جگای کە بە چارەنووسی ڕۆژاواش مربوطە من پێم وایە کە چارەنووسی ڕۆژاوا لەم مەیدانەدا دیاری ناکرێت چارەنووسی ڕۆژاوا لە مەیدانی خەباتی کۆمەڵایەتی سبەی ڕۆژی ڕۆژاوادا کە ئەوەی چەندە بۆ مافەکانی خۆیان لەسەر مافەکانی خۆیان پێداگری دەکەن و چەندە ڕێبەرەیەکی سیاسی ڕێکوپێک دەتوانێت ئەو ئامادەیە لە خەڵکدا بەرەو پێش بەرێ تا بەسەرکەوتنی بگەێنێ دەورەیەکی بێگومان دەورەیەکی خەباتی مەدەنی لە سووریە دەست پێ دەکات و لەو دەورە خەباتی مەدەنیەدایە کە معلوم دەکات چەندە ئەوانە دەتوانن ئەو دەستکەوتانە پەرە پێ بدەن بیپارێزن و بە جێگایش بگەن. فەرید ئەگەر دوایین پرسیاریشم ئەردۆگان ئەمڕۆ ڕایگەیاندووە کە تونێڵەکانی هەسەدە بە چیمەنتۆی فەڕەنسا دروستکراون واژ لێ دانانیشم لەگەڵ هێزەکانی هەسەدە و یەپەگە بیستمەوە سەرنج بۆ ڕابکێشم کە دیقەتیەوەژەدا بە چیمەنتۆیەک دروستکراون تونێڵەکانی کاک فەرید ئەکرێ مەسەلەن دوای ئەم شەڕانە مەسەلەن پرۆسی ئاشتی دەست پێ بکاتەوە لە نێوان ئەنقەرە و قەندیل و ئەمە ئەتوانێت بەشێک لە کێشەکان بگرێ بە تایبەتی کەیتر لە شەڕەکان ئەوە خەریکە بەرەو پاشەکشە وردەوردە کۆتایی پێدێ بەڵێ دیار نییە چکە ئەمە سیاست لە تورکیا وەکو وڵاتێکی ئاسایی وەرناگیرێت یعنی ئەوەی کە وڕیاد لەسەر مەسەلەکانەدا یەک کەسە یان یەک حەزب نییە یەک گروپ نییە دەوڵەت نییە یەک کەسە کە ناوێت ئەوێت جێگرەوەی دامەزرێنەری تورکیا بێت بەقەد ئەو بناسرێت ببێت بە کەسایەتیەکی گەورە بیر لەوە ئەکاتەوە کە لە هەڵبژاردننی داهاتووش هەر سەرکەوتن بەدەست بێت و بۆ جۆرە سەیری خۆی ئەکات کە لە هەموو هەڵبژاردنەکانە هەر سەرکەوتوو ئەبێت لەبەرەوە مامەڵەکردن یاخود پێشبینیکردنی هەڵسوکەوتی خەڵکی وە بە دڵنیاییەوە زۆر زەحمەتە ئەوەستێتە سەر مەزاجی تێڕوانینی
ناوەستێتە سەر بیرکردنەوەی یاخود هەڵسەنگاندنی بۆ باش و خراپی دۆخەکە. بەڵام لەم هەلومەرزە ئێستادەم پێم وایە ئەوەی بۆ نمونە هەوڵی ئەمریکا بۆ ڕاگررتنی شەڕەکە پێم وایە وەکو کاک علی وتی کاکبرایم وتی بڵێ ئەمە هەوڵێکە بۆ چارەسەری ئەو ئابڕوچوونەی کە تووشی ئیداری ئێستای ئەمریکا بوو لە ناو ئیدارەشە بە دڵنیای و ئەمە ترامپ ئەگرێتەوە. تورکیا زۆر زەحمەتە ڕەزامەندی لەسەر ئەمە نیشان بێت مەگەر فشارەکە زۆر بەهێز بێت و هۆکەشی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئاگر بڕ وەکو ئەوی داوای لێ ئەکرێت لانی کەم بۆ ماوەیەکی دیاریکرا و شەڕ و هێرشەکانی ڕابگرێت ئاگر بڕ لە بەرژەوەندی تورکیادا نییە. تورکیا و ئەمە یەک دووەمیشیان درێژە کێشانی ململانیەکە لە بەرژەوەندی تورکیادا نیە. لەبەرەوە ئاگر بڕەکەش خۆشی هەر درێژە ئەبێتە هۆی ئەوەی کە ململانەکە درێژە بچێشێت. لەبەرەوە پێم وایە تورکیا هەر سوورە بێت لەسەر بەردەوام بوون لەسەر هێرشەکانی خۆی و ئەوەندەی پێ بکرێت بەرپەرسی ئەو هەڕەشانە ئەداتەوە یاخود ئەو فشارانە ئەداتەوە کە ئەیانەوێت هێرشەکەی سنوورێکی بۆ دابنێت یاخود بکشێتەوە. بەڵام پێم وایە پرۆسەکە هێشتا زۆری بەپەرەوە ماوە و هێشتا پێشاتی زۆر گەورە و گرنگ پێم وایە بەڕێوەیە. بۆ نمونە ئەگەر سووریەکان و ڕووسەکان بڕیار بن لەسەر ئەوەی کە دەست بکەن بە ئۆپەراسیۆنی تر لەو ناوچانێکە ئێستا لەژێر دەسەڵاتی لایەنگرانی تورکیایە لە ڕۆژ ئاوای فورات پێم وایە ئەمە چاکترین دەرفەتە بۆ ئەوەی سووریا لە ئیدلیبەوە تا عفرین هەمووی بە ئاسانی بگرێتەوە. بەڵام هێشتا ئەمە پێم وایە ئەمە یەکێکە لە ئەگەرەکان و ئەمە یەکێکە لەو ئەگەرانەی کە زۆر بەهێزە و ئەگەر ڕووسەکان بڕیار لەسەر ئەم مەسەلەیە بدەن بە دڵنیایەوە تەرازوی هێزەکە بە تەواوەتی ئەگۆڕێت و دۆخی عسکەری هێزەکانی تورکیا ئەسنە بوارێکی ترەوە. ئەگەرێکی تریش هەیە ئەوەیە کە پێکدادان ڕوودات لە نێوان هێزەکانی سووریا و هێزەکانی تورکیا لەسەر خاچی سووریا. ئەمە شەڕەکە ئەکاتە شەڕی نێوان دوو دەوڵەت کە تا ئێستا ئەو ڕوخسارەی وەرنەگرتووە. بۆ نمونە لەم هەلومەرزێ ئێستا لە منبج هێزەکانی رووسیا هاتوونەتە نێوان هێزەکان هێزی هەردوو وڵات بۆ ئەوی ئەم پێکدادانە ڕوونەدات. بەڵام کەس ناتوانێت لە شوێنەکانی تر پێشبینی ئەوە بکات کە ئەو پێکدادانە ڕوونادات بە تایبەتی بەشێکی زۆری هێزەکانی سووریا ئێستا چوونەتە سەر سنوور و بۆ ئەوەی ئەو سنوورە بپارێزن و ڕێگا بگرن لە قۆناغی دووەم و سێمی شەڕەکە. لەبەرەوە من پێم وایە پێشاتی تر بەڕێوەیە و هیچ کات ئەو پێشاتانە بەو جۆرەی کە تورکەکان بیری لێەکەن و لە قازانجی ئەواندا نابێت. بەڵێ بەڕێز فەریدە سەر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس کە لە سلێمانی میوانی ئێمە بووی بۆ قسەکردن لەسەر بارودۆخی ڕۆژاوی کوردستان و ئەگەرەکانی داهاتوو. بەڕێز کاک سەی برایم عەلیزادە سکرتێری کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمەنی سێران ببوورە لە کاتمان گرتی کە لە پاریسەوە لەگەڵمان بووی زۆر سپاست دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش و ماندوو نەبن. زۆر سپاس بەڕێز زوبێر ئایدار ئەندامی کۆنسەی ڕێڤەبەری کۆماجڤاکێ کوردستان کەچەکە کە لە برۆکسلەوە لەگەڵمان بووە. سپاس بۆ گوێگرتنی ئێوە کاتێکی خۆش. سێدارەکەن نایانەوێ هەتا و هەڵبێ لە دارستانی ئاوێنە کۆتری ئاشتی ئەخرە بگرێ خەونی مناڵانی دەریا دایکی ئاوارە هەنێژن کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ تفەنگی دەستی تۆ لان کەو لایە لایەی بۆ دەخوێنی تانیشتمان لە باوشتا
حتى كازي ودبنوي هنگ كانت درو بارن لخاكي جا سرودلن تا خاكي سوري نشتمان لان پايزا قول بگره تا خاكي سوري نشتمان لان پايزا قول بگره